سڵاتان لێبێ خۆشەویستان. ئەم شەو لە کۆڤید-19 بەراوردێک دەکەین بە پێی ئەو زانیاریانەی کە ئێمە کۆمان کردوتەوە بۆ ئەوی خۆشەویست دەیهێنینە بەردەستان. زانیاریەکانی ئەم شەومان باس لەوە دەکا ئەو وڵاتانەی کە ڕێژەیەکی باش خەڵک ڤاکسینیان وەرگرتووە دەمانەوێت بەراوردێک بکەین لە پێشەوەی دەست بکەن بە کوتان پێشەوەی دەست بکەن بە ڤاکسینکردنی هاوڵاتیانی خۆیان ژمارەکان چیمان پێ دەڵێ و ئێستا پاش ڤاکسینکردن چیمان پێ دەڵێن. واتە دەمانوێت بزانین ئایا ڤاکسین چی پێشکەشی ئەو وڵاتانە کردووە و لێرە و لەوێش جۆمان لێ دەبێت لە هەندێک وڵات دەیانەوێت زیاتر ژیان ئاسایی بکەنەوە هاتوچۆکان و مەسەلەی لەبەرکردنی ماسک و بەعزێ جار کە دەڵێن هەندێک وڵات هەیە دەڵێ بڕیاری داوە کە ماسکەکان ئیتر لەمە دووە هێواش شێواش ئەتوانرێ بهێنرێتە خوارەوە بە تایبەتی ئەگەر لە شوێنێکە کە هەمویان ڤاکسین کرابێتن. ڕۆڵی ڤاکسین باسەکەین لە کەمکردنەوەی ڕێژەی توش بوون و ڕێژەی مردن بە کۆڕۆنای نوێ. لەگەڵیشی چەند پرسیارێک لای منیش و لای ئێوەش دروست دەبێ ئاڕاستەی میوانە خۆشەویستەکەمان یەکەین کە دکتۆر دەشتی بوستانیە پاش ئەوەی کە زانیاریەکانتان لەسەر ئەم گرافیکە پێ دەڵێن. تاوان ئێمە ویستمان بەراوردەکان بە شێوەیەکی زانستیانە بێ. شێوەی زانستیش پێویستی بە داتایە. داتاش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چکە ئێمە ویستمان وڵاتێکی نزیک بێت لە حاڵەتەکەی خۆمانەوە بەداخۆ کاتێکە چوین سێری داتای ئەوانیشمان کرد تا ئێستا بە تایبەتی لە ڕووی ڤاکسینکردنەوە ئەو وڵاتانی کە ئێمە حەزمان لێبوو بۆ ئێوەی بینیان ئەو وڵاتانی کە لێمان بۆ نمونە ئیماراتە، بەحرینە، سعودیەیە، ئوردنە، تورکیایە بۆمان دەرکەوت کە داتاکانی ئەوانیش لە ڕووی ڤاکسینکردنی هاوڵاتیانیانەوە وەکو پێویست نییە. ناچار لە وڵاتێکی وەکو ئیسرائیلمان هەڵبژار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوو وڵاتیش کە ئێستا لە ڕۆژئاوا پێشەنگن لە پێدانی ڤاکسین بە هاوڵاتیانیش لەبەرەوەی توانای تەکنەلۆجییان، توانای ئابوووریان بەهێزترە لە زۆربەی زۆری وڵاتانی تر دەتوانین وەکو نمونەیەک سەیریان کەین بزانین ئەوان ئەو ژمارە زۆری دانیشتوانیشیان هەیە بەڵام ڤاکسینێکی باشیان ناوە بە خەڵکەکەیان بزانین زانیاریەکان چیمان پێڵێن. ئەمریکامان بە نمونە هێناوەتەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشتر لە بارودۆخێکی زۆر نالەبارا بوو کە ئێستا پێتانڵم جیاوازێکە چیە بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئەمریکا تا ئێستا زیاتر لە 34 ملیۆن کەس توش بووە. زیاتر لە 650,000 کەس بەهۆی ئەم پەتایەوە گیانی لەدەستداوە تەنها لە ئەمریکانی لە 9 ملیۆن زیاتر. ئێستا حاڵی حاضر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو خەڵکەی کە لەوێ دەژی 152 خەڵکەکە بەلایانی کەمەوە دۆزێک یان پێکوتەیەک یان یەکەم ژەمی یەکێک لە ڤاکسینەکانی وەرگرتووە کە سەیرمان کرد 143 دانیشتوانی ئەو وڵاتە کە خۆی لە نزیکەی 400 ملیۆن کەسەکە 143یان هەردوو ژەمەکەیان وەرگرتووە. ینی 152 دانیشتوان بەلانی کەمەوە ژەمێکی وەرگرت و خۆتان زانەوە پرۆسەیەکی بەردەوامە 3 هەفتەی بینە هەتا ناتوانانی مەسەلەن بڵێ 152کە هەمووی نەخێر هاتین داتاکانی ئەوان ئەوەندە بە وردی نووسراوەتەوە 143یان هەردوو ژەمی ڤاکسینەکەیان وەرگرتووە. هاوکارانم هاتوون دوو بەرواریان بەراورد کردووە لە 8 2021 و لەگەڵ 12 بەڵێ ئەمە هی توشبوونەکان و ئەوەیە لەگەڵ 13 و 8 ئەم ساڵ بۆ ئەو دوو بەراوردەمان کردووە چونکە خۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر بە بیرمان بێتەوە لە هەواڵەکان جۆمان لێبوو لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو بە تایبەتی لە مانگی 12 ئەوانە کە سەرەتایەک بوو ئەوەی کە FDA باوەڕی هێنا بە شێوەیەکی ینی بۆ حاڵەتی کتوپڕ بۆ شێوەیەکی ئیمەرجنسی چەند ڤاکسینێکی وەکو فایزەر و مۆدێرنا و ئەوانەی قبول کردی دەکرێت بەکار بهێنرێ و پێوترێ ڕێگەپێدانی لە ناکاو کە دای بۆ ئەو دوو ڤاکسینە ئەوان دەستیان پێکرد ئەو کاتە ئەوان لە لووتکەی توشبووندا بوون حاڵەتەکانیان زۆر بوو. بۆ نمونە ئەگەر تەماشاکەین لە 8 2021 ڕۆژانە 305,000 کەس تووشی ئەم پەتایان لە ڕیکۆردەکانیانەکە تەماشایانە کرد ڕۆژانە ئەوەندە 1000 کەسە 305,000 کەس تووشی ئەم پەتایە بوون. بەڵام ئێستا گەر لەگەڵ 8 ئەو زانیاریانی کە لە 8 وەرمان گرتووە تەنها 5285 کەس لە ڕۆژێکە ینی ئەوە لەو ڕۆژەیە با بڵین یانی ئەگەر سێ تەماشای ژمارەکەکەین لە پاش ئەوەی کە ئەوەندە 143 هەردوو ژەمەکەیان وەرگرتووە بزانە ژمارەکە چەند کەم بۆتەوە ینی ئەگەر یەکێک لە بیرکاری زیرێک بێڵێت 100 نازانم بۆ فەرقەکە زۆرە 305,000 لەگەڵ 5,000 لە 12 2021 کە ئەو ڕۆژە لە لووتکە بوون ئەمریکا
4464 کەس تەنها لەو ڕۆژەیە بە کۆرۆنا جانیان لەدەستدا. 13 بە نمونە وەرگرتووە دەرکەوتوە 100 کەس جانی لەدەستداوە بە کۆرۆنا کەواتە دوونیە 100 کەس لە ئەمریکا مردووە بۆ پەتایە بەینەمە ئەگەر تەمەشاکەین پێش 6 مانگ لەمەوە پێش لە یەک ڕۆژە 4460 کەس جانی لەدەستدا بوو. بەریتانیا بە هەمان شێوە تا ئێستا 4 ملیۆن و نیو لە دانیشتوانی 4 ملیۆن و نیو کەس تووشی پەتایەکە بوون ئەم پەتایان توش بووە. لەو ڕێژێ لەو ژمارە 127,000 کەسیان لێ مردووە. یعنی ئەگەر ئەمە بین دانیشتوانی بەریتانیا کە نزیکەی 7 ملیۆن کەسە ئەوان 127,000 کەسیان لێ مردووە. ئێستا حاڵەتەکە چۆنە 161 دانیشتوانی بەریتانیا خەڵکی بەریتانیا بەلایانی کەمەوە ژەمێکیان وەرگرتووە بەڵام ئەوانی کە هەردوو ژەمەکەیان بە تەواوەتی وەرگرتووە 144 ئەو وڵاتیانی وا بەرەبەرە نزیکە بنەوە لە نیوەی دانیشتوان بەڵام نیوە زیاتری دانیشتوان بەلایانی کەمەوە ژەمێکیان وەرگرتووە. بەراوردەکەمان کردو عینیش لە 12 ئەو وڵاتە لە 12,627 کەسی توش بوو بەڵام لە 13 دوێنێ 7400 کەس توش بووە. لە 2021 1822 کەس مردوون بە پەتای کۆڕۆنای نوێ کەچی لە 13 دوێنێ لە هەموو بەریتانیا لەوانی کە توش بوون تەنها 8 کەس جانی لەدەستداوە. ئەوە یعنی ئەو ژمارانە خۆیان قسە دەکەن ینی پێویست ناکە تەوزیحی تری زیاد لەسەر بن. ئیسرائیل کەوتم ئەم وڵاتە وەردەگرین وڵاتێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و داتاکانی مەزبوط و لە هەمان کاتە ڕێژێکی زۆریش ڤاکسینی کردووە وەختی هەتا ئەو ڕۆژەی ئەم زانیاریانەمان حازر کردووە نزیکەی 840,000 کەس تووشی پەتاکە بۆ لە ئیسرائیل 6430 کەس بەم پەتایە تا ئێستا مردووە. ئەوان خۆیان دە لە بۆ 11 ملیۆن کەسن 160یان بەلایانی کەمەوە ژەمێک ڤاکسینی وەرگرتووە 157یان هەردوو ژەمەکەی وەرگرتووە ڤاکسینەکەی بە تەواوەتی وەرگرتووە کە دەڵێم هەردوو ژەمەکەمە بەستمێ لەوانی ئەگەر جۆنسن ئان جۆنسن بێنی مهم حساب دەکرێت بە دوو ژەمە چکە ئەو یەک ژەمە بەڵام چ فایزەر چ مۆدێرنا چ ئەسترازێنیکا کە دوو ژەمە هەمومان دەزانین 157یان هەردوو ژەمەکەیان وەرگرتووە. ئیسرائیل لە 23 نوێی 2021 بە حاڵەتێکی زۆر خراپە تێپەڕی 11316 کەسی توشببووی هەبوو بەڵام لە 13 5 کەسی توش بوو 5 کەس پۆزتیڤ بووە لە ئیسرائیل لە 13 لە 21 2021 101 کەس بەم ڤایرەسە مردوون پێرێ 12 هیچ کەس لە ئیسرائیل بە پەتاکە نەمردووە. ئەمە ئەو زانیاری و ئەو داتانەیە کە لەسەر ئەوەی کە ئەگەر ئێمە قسەی زیاتری لەسەر بکەین لە ڕووی زانستیەوە قسە زۆر هەڵەگرێ جیاوازیەکەتان بینی لە ماوەی 6 مانگە جیاوازێکی زۆر هەیە لە ڕێژەی توش بوون و لە ڕێژەی مردن. کەواتە ئێستا با بچینە لای میوانەکەمان پرسیارمان لا دروست بووە کاکتۆر سەرەتا بە خێر بێ لەسەر ئەو زانیاریانەی کە باسمان کرد بە ئەکسەر بۆ دەست پێ بکەین قسەت چیە لەسەری کۆمنتت چی بوو لەسەری پێشەچی سوپاس دەکەم کاکتۆر هەستووە سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی کەیبستان لە ڕاستیدا ئەم داتانێک کە خستان ڕوودەستان خۆشببی زۆر دڵخۆشکردن و ئەوە ئیسپات دەکەن کە ڤاکسین فریادرەسی قورتاربوونە لە پاندەمیکی کۆڤید-19 لە هەموو جیهانە و نمونەش ئەمریکا بوو بریتانیا بوو ئیسرائیل بوو و ئەم داتانە نیشان دەدەن کە ئەو قسانەی دەکرا بە پێی توێژینەوەی کە لەسەر 30,000 کەس کرابوو ئێستا لەسەر ملیۆنەها کەس کرایە و ملیارەها ژەم 2 ملیار کەس یعنی لە جیهان ڤاکسینی وەرگرتووە ڕێژەی مردن بەو شێوەیە زۆرە دابەزیوە کەواتە ئەو ڤاکسینە زۆر کاریگەرن و پێویستە خەڵکەکەی مەش بە یعنی بە جۆش و خرۆشێکی باش ناوی خۆیان تۆمارکەن لە پۆرتالی ڤاکسین وەرگرتن لە پارێزگاکان و لە بنکە تەندروستیەکان و ڤاکسینەکان خۆشبەختانە هەنە و هەر چار جۆریشی دێن و ڕێکخراوی تەندروستی جیهانی ئیزنی داوە بەکارهێنانیان و ئەگەر تەمارەکە من ئێستا فایزەر و ئەسترازێنیکا و سینۆفارم و مۆدێرنا ئەو چوارە و جۆنسن ئەند جۆنسنش ئەو پێنجە بەشێ لە جیهانە ئیزنی پێدراوە و ڕێکخراوی تەندروستی جیهانیش
ڕێپێداوە بۆ کوردەواری ئیشی خۆیان کرد ئەو ڤاکسین بێگومان یعنی ئەو ژمارانەی مردن دەبینی ئەگەر یعنی هەفتا قات بوو مردن ئێستا هەیە قاتە یعنی هەفتا قات و یەک قات لە ماوەیەکی زۆر کەم یعنی لە 5-6 مانگ کەواتە ئەو ڤاکسینانە کاریگەرن و پێویستە هەموو خەڵک بەکاریان بینی و تەنها ڕێگایەک بۆ ئەوەی بگەینە ژیانی ئاساییمان وەرگرتنی ڤاکسینە و هەروەکو جیهانیش ئەگەر ینی ببینن لە ئەوەی G7 سەرۆکەکانی ئەو جیهانە دانیشتبوو بەبێ ماسک لە قەڵەباڵغی پێکەوە نانیان دەخوارد کەواتە ینی لەبەرەوەی ڤاکسینیان وەرگرتووە ئەگە ڤاکسینیان وەرنەگرت بە شتی مەترسیدار بوو نەدەکرا ئەو شتە بکرێتن بۆیە بۆ ئەوەی بگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆمان بۆ ساڵی داهاتوو قوتابخانە بکرێتەوە کۆلیژەکان بکرێنەوە زانکۆ بکرێتەوە دائیرەکانمان واز لە ماسک بێنین پێویستە لای کەم ڕێژەی 1970 لە ساڵی داهاتوودا لە خەڵکی کوردستان و عێراق ڤاکسین وەرگری بۆ ئەوەی ئەوە بووین ینی قورتار بین هەروەکو باسم کرد لەو پاندەمیکە لەو پەتایە ئەمە داوایەت ینی مەسەلەن لە ڕووی زانستی و پێویستمان بۆیە هاوشێوەی ئەو وڵاتانە ڕێژەیەکی زۆر خەڵک ڤاکسین وەربگرێت ئێستا هەر کەسێک گوێی لە جەنابەت و لە من بێت دەڵێ باشە ئێمە سەر لە وڵاتی خۆمان بۆ بە دوو بەشەوە بەشێک هەیە ئەڵێ من لە خۆم نادەم ئەو دیارە لە بیداەتی ئەم پەتایشەوە بووە هەبووە باوەڕی بە ماسک نەبووە هەیە قسەکانی لە سوۆسیال میدیا و لە سەر چاوەنە ڕاستەکان ئێستاش قەناعەتی پێ بەشێکی دریشێڵە کاکە من حازرم بەڵام هێشتا وەڵامم نەدراوەتەوە بە حکمی ئەوەی کە جەنابەت ینی لەو لیژنانەی یان لەو کۆمیتانی کە گفتوگۆ و توێژەکەن چ لەسەر ئاستی عێراق و چ لەسەر ئاستی هەرێم پرۆسەی هاتنی ڤاکسینەکە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا لەو ئاستە بوو کە ئێوە چاوەڕێتان دەکرد یان تەسەوری بەرەو باشبوونیان مەسەلەن سە خەڵکێک بزانێ بە چ ڕێژەیەکی تر زیاترە بێ بۆ ئەگەر هیچ نەبێ قەناعەتیشمان بە خەڵک هێنا هەبێ بەردەست بێ بچێ لە خۆی بدە لە ڕاستیدا ئەگەر داتاکانی عێراق باز بکەین عێراق دەوروبەری 750-800 کەسی ڤاکسین کردووە لە کوردستانیش 120-130 هزار کەسێک ڤاکسینی وەرگرتووە لە سەرەتاوە عێراق ڕێککەوتن نامەی کردبوو بەڵام کۆمپانیاکان لەبەرەوەی لە دەوڵەتە دەوڵەمەندەکان هەروەکو پێشتریژ ئاماژەمان پێکردووە بە ڕاشکاوی ئەوەل جار بۆ وڵاتی خۆیان بەکاریان هینە وەکە گەیشتە ئەو ڕێژەیە ئێستا لەو ئەوەی کۆنگرەی حەفز لێهێزە جیهانیەکە بڕیاریاندا ملیارێک ڤاکسین بدەنە وڵاتە فەقیرەکان لەبەرەوەی دەبینن یعنی نەعەدالەتیەک هەیە لە ڤاکسین لێدا عێراق لە ساڵی 2021 16 ملیۆن ژەمە ڤاکسین کە بەشی 8 ملیۆن کەس بدەکات 120 دانیشتوانی زامن کردبوو جگە لەوەش ئەوە توانی 12 ملیۆن ڤاکسینی فایزەریش اتفاقکە کە نیوەی لە مانجی 7-8 دەگاتن 9 ملیۆنی گەیشتووە و نیوەکەی تریشی لە مانجی 10 و 12 دەگات کەواتە ئەگەر 16 ملیۆنەکە لەگەر 12 ملیۆنەکە دەکات 28 ملیۆن بێگومان ئەوانە هەموو دەگەن و هەموو بەجێرەی دانیشتوانی پارێزگاکان تەوزیع دەکرێن و توێژینەوەیکی زانستیش کرابوو لە سەرتاسەری عێراق تەماشایان کردبوو خۆشبەختانە لە پارێزگای هەولێر 170 دانیشتوانی خەڵک دانیشتوانی هەولێر ئامادەم بۆ وەرگرتنی ڤاکسین و بە پێچەوانەوە لە پارێزگای نەجەف 170 خەڵک نایانەوێ وەرگرن و پارێزگاکان بۆ ئێمە وەڵا ئەگەر بینێرن مەمنونیانی بەڵ یعنی ئەمە دیار دەدا کە ئەمە لە هەولێر هیچ سەنگ و چەلەمەیەکمان نییە 170 خەڵکی ئەمە هەر مەمنونی ئەو 170 کەین چکە ئەگەر ئەو 170 ڤاکسینی وەرگرت 120 توش بووە ئەوە دەگەینە 180ەوە کەواتە دەگەینە هێرد ئیمیونیتی مەناعەت القەطیعی پێ دەڵێن کەواتە لە مەترسی دەردەچین بۆیە یعنی تەوقع دەکەم ئەو جۆش و خڕۆشەی لە هەولێر هەیە ئەو هاتنە پێشەوەی خەڵک بۆ ڤاکسین وەرگرتن لە هەولێر ئەگەر بەردەوام بێ هەتا کۆتایی ساڵی 2022 ئەمە لەو پەتایە ڕزگار دەبین زۆر باشە کەواتە ئەوەی کە جەنابەت ینی هەولێر بە نمونە هێناوە ینی
لەبەرەوەی توێژینەوەکە لە هەولێر کرابوو. توێژینەکە لە هەموو عێراق کرا بەڵام بینیان ڕێژێ هەولێر بەرزترینە لەسەر هەستی ئەوەش دڵخۆشکەرە ینی هەولێر ینی یەکەم بی لەسەر عێراق کە ئەمە ینی ئاستی ڕۆشنبیری و ینی لێکدانەوەی زانستی خەڵکی هەولێرە. پێ دوای ینی مەسەلەن لەمانی حوتوانە ژمارەکە زیاتر بێ ئەوەی کە دێ ڤاکسینەکان بێگومان لەبەرەوەی ینی مشکلەی فایزەر ئەوە بوو کە لە 1970 خەزم دەکرێت دوایە بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئیما ڕێکخراوی تەندروستی ئەوروپی بینیان هەتا 30 ڕۆژیش دەکرێت ڤاکسینی فایزەر لە دەرەجەی 2 هەتا 8 خەزم بکرێ کەواتە یعنی لە هەموو بکە تەندروستیەک دەتوانین فایزەر لێدەین کەواتە ئەوە نامینێ بۆ نمونە لە هەولێر و لە دهۆک لە کۆیە و لە سۆران لە ناو نەخۆشخانە گشتیەکان دادانراوە دەکرێت بگوازرێتەوە ئاسانکاری زیاترە بێ و هاوڵاتیش زیاتر تەشجیع خاڵێکی تریش هەیە لە عێراقا 1800 بنکە هەیە 1800 بنکەی تەندروستی هەیە هەموو دکتۆری تێدا نیە بەڵام ڕێژێکی زۆر دکتۆری تێدا ئەوانتر ینی یاریدەدەری دکتۆر ئیدارەی دەکا ئەگەر هەر بنکە تەندروستیەک ڕۆژانە 50 ژەمە ڤاکسین لێ بدە ئەوە دەکا ڕۆژانە لە عێراقا 900,000 کەس ڤاکسین دەکرێت ئێستا ڕێژەی ڤاکسینکردن لە عێراق لە بینی 15,000 هەتا 20,000 ئەگەر زۆر زەخت لە خۆیان بکەن دەکاتە 30,000 بەڵام ئەگەر ئەو بنکە تەندروستیانە هەموو کاریان پێ بکرێ و ڤاکسینەکە بگاتەوان دەکا 900,000 لە خلالی ئەگەر 20 ڕۆژ ڕۆژی ئیش دە ڕۆژەکەی دەربینین کە لەماڵ ئەوانەیە 20 فی ئەوە دەکا 1,800,000 ئەگەر فی 6 مانجی بکەین لەوانەیە بگاتە 12 ملیۆن کەواتە ئەمە تەوەقع دەکەین کە ئەو ساڵە لەو پلانەی دانراوە کە 20 زیاتر خەڵک ڤاکسین بکرێ و هەروواش دەبین شادارین ئینشاڵڵا با بینە سەر لایەنەکەی تری ئەم پەتایە کە ئەوە ئەنی قسەکان هەمووی ئومێد بەخشن با بینە سەر ئەو حاڵەتی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت دەربارەی ڕژمارەی توشبوون و داخڵبوونی نەخۆشەکان هەڵسەنگاندنتان چییە؟ مەسەلەن هاوڵاتی دەپرسێ دەڵێ هەندێکڵە لەخوا بەزیابێ ئەنی ژمارەکە تقریبان دەقێکی وەرگرتووە ئایا ئەمە تایبەتە بە هەرێمی کوردستان یان توانای ڤایرەسەکە لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو هەموو ڤاکسین و توشبوونێکی زۆری خەڵک و ئەوانە بەو شێوەیە لاتووە بە نەوعێکی تر هیچ مەترسیەکتان لە خەیاڵدا ینی خوانەخواستە بارودۆخەکە خراپتر بێتەوە بەخۆی ئەگەر تەماشای ئامارەکانی توشبوون بکەین لە عێراقا ئەوە ماوەی 2-3 هەفتەیە یعنی لە بینی 4,000 و 5,000 و 3,000 و ئەوانە لە بینی 3,000 و 5,000 ئەوە دەکات مردنیش لە بینی 20 کەس لە کوردستانیش لە بینی 200 و 300 و 400 و 500 و مردنیش لە بینی 8-15 کەسەکە ینی دەتوانین بڵین گەیشتە پلاتوو ینی هێڵێکی ینی بەرز نابتەوە بگرە تۆزێکیش دادەبەزی ئەوەش ینی ئومێد بەخشە لەلایەک لەلایەکیش بەڵام ئەگەر بە ڕێژەی توشبوونی دانیشتوان وەرگین ئەوە هێشتا مەترسی هەیە بۆیە ینی ئەمە ینی خەڵک ئەوە دەکەین تەوزی دەکەین کە ماسک ببەستن لەبەرەوەی ڕێژەی 100% خەڵک ڤاکسینی وەرگتووە لە عێراق لێ دوورکەوتنەوە مەتر و نیوێ 2 مەتر لە یەکتری پێویستە کۆبوونەوەڵەتی ئێستا خۆش نەبێ هێشتا ینی نابی دڵمان خۆشببی و پێویستیمان هێشتا بە خۆپاراستن هەیە هەتا دەگەینە ڕێژەیەکی باش وەکو ئەمریکا و ئیسرائیل و بریتانیا و ئەو دەوڵەتە یعنی پێشکەوتوانە لە ڤاکسین لێدان ئەو کاتە دەتوانین هەروەکوان ماسک فڕەدەین و بگەڕێنە ژیانی ئاسایی خۆ باشە خۆی ڤایرەسەکە تحکومی کردووە بۆی کە ژمارەکان ئەوها بێ یان لێکدانەوە زانستیەکە چییە کە ژمارەکە بەو شێوەیە بێ ئەوەی کە ئێوە لێکۆڵینەوەکانتان دەریخست بێ بەخۆی یعنی ڕێژەی توشبوون لە 100,000 کەس ئەوەیە ڕێژەی فەحس پۆزتیڤ دەرچوون لەو ڕێژەیە کە هەموو ڕۆژێ دەکرێتن ئەوانە هەموو نیشان دەدەن کە بەرەو دابەزینە بەڵام هێڵەکان ئەوەی باز دەکرێت هێڵی کەسک و ینی ئەوە ئێستا وڵاتەکان ئەگەر تەوزیع بکەین ئەمە یعنی عێراق بە شوێنێکی زرد حسابە بەڵام هەندێک شوێن هەیە بە سۆر حسابە بۆیە ینی وڵاتەکانی ئەوروپا و بریتانیا بەو شێوە معاملە دەکات بۆ نمونە ئەگە یەکێک لە تورکیایان لە هیندستان بسێتە بریتانیا حەزی دەکەم بۆ ماوەی 10 ڕۆژ لە ئوتێلێک تەکلیفی 1700 پاوەندی دەکا کە دەکات $2,500
ئەو دەیە هەلم بگەڕێتەوە دوسێ زاریش فەحسی PCR دەکەم بەڵام ئەگەر لێرە بچی پێ دەڵێن دەڕۆژ لە ماڵەوە دوو زاریش فەحسی PCR کەواتە ئەوانیش دەزانن بە پێی لێکدانەوەی زانستی کە ئەمە زۆر مەترسیدار نینە بەڵام هەر بەزارێکیش وەکوانمان لێ نەهاتووە کەواتە لە هەر حاڵەتێکە وەکو لە زانستی پەتازانیشدا هەیە ینی احتیمال هەیە خوانە خواستە لە ناکاو چالاک بوونەوەی دووبارەی ڤایرۆس بەڵێ لەبەرەوەی میوتیشن ڕوودا ئەو میوتیشنەی دەلتا کە لە هیندستان هەیە و لە ئەندەنووسیا و پاکستان و ئەفغانستان ئێستا زیاد بووە لە بەنگەلادش ئەوانە مەترسینە لەسەر تەندروستی جیهانی و لەسەر ئێمەش ینی بۆ نمونە ژمارەیەکی ملیۆنها کەس کە خەڵکی هیندستانن بە ڕەچەلک جنسیە بریتانیانێ ئەوانە هاتن لە ئستەمبولمانەوە بۆ ئەوەی لەبەرەوەی لە هیندستان مەمنوع بوو دەڕۆژ دەمانەوە لە ئستەمبول ئەو زادە چوونە بریتانیا ئەوانە بوونەوەی ئەوەی کە لە ئستەمبول شاری ئستەمبول کە شارێکی گەورەیە 16 ملیۆن کەسی تەیە ڕێژەی توشبوون زیاد بیتە بۆیە ینی ئەو مەترسی هەیە بۆیە ینی نابێ بە هیچ شێوەیەک ڕێگە بدرێ بۆ توریستان ینی کە دەنێن توریست نێتن لەوانەیە پەتایەکەی زیاتر لە ناو دانیشتوانی خودی ئەو شارانە یان ئەو وڵاتانە بکات ئێمە سەمەسان لە حاڵەت هێکین ئەگەر زیاتر ڕوومانتێنەکە و لە دەرەوە لە وڵاتەکانی تر ئەم بڵین گۆڕانکاریە بە ماوەی یانە نەگاتە ئێرە تقریبان ینی دقیقی خۆی وەرگتووە لەوانەیە بەرەو دابەزینیش بچی بەڵام هێشتا ینی وەچی ئارە بگوتێن تەفاعل حەذر ینی دەبی هەر ئاگامان لە خۆمان بی و ڕێکارەکانی خۆپاراستن بەردەوام بی و خەڵک تەژیەکەین بۆ ڤاکسین وەرگتن چونکە ینی ڤاکسین فریادەرسی قورتاربوونە لەو پەتایە ئەگەر خوا نەخواستە ینی مەسەڵەن دووبارە ئەم شەپۆ لە بەرز بێتەوە مەترسی ئەوە هەیە کە حاڵەتەکانیش خراپتر بن لەوەی کە ئێستا هەیە چونکە پێ ئەو زانیاریانی هەیە ڕێژەی داخڵبوون لە نەخۆشخانەکان ینی لە چاو ئەگەر مانجی دەی پار مقارنە بکەین هەم لە ڕووی ژمارەکە کە لە بەروی توشبوونەکە هەمیش لە ڕووی توندی نەخۆشیەکە کە ئێستا لەوانەیە بەو شێوازە نەخۆشی تند و لەخوا بەزیابێ نەمان بێت ینی مەترسی ئەوە هەیە ئێمە جارێکی تر ئەوەی کە لە قەت لە بیرم ناچێتەوە لە بیستەکانی مانجی دا 27 بوو ئەبزان بە تەحدیدمان 27 دەی 2020 کە زۆرترین ڕێژەی توشبوونمان هەبوو خوا نەخواستە ئەو ئەگەرە ماوە ئەگەری ئەوە هەیە دیسان مەوزێکی دی لە مانجی 8 بگەڕێتەوە ئەگەر ڕێکارەکانی خۆپاراستن نەکەین و ئەو یعنی گۆڕانکاریان جینیانە و میوتیشنانی کە لە هیند بووە ئەگەر بگاتەمە خوا نەخواستە بەڵام ئەگەر ئەمە ئەو مانجی 8 تێپەڕان و ڕێژەی ڤاکسینیش بۆ کۆتایی ساڵ باش بووە ئەوە لەوانەیە بتوانین بڵین لە مەترسی دەرچوون بەڵام هێشتا مەترسی هەیە کە شەپۆلێکی تر لەوانەیە لە ڕێبێ ئەمە نامانەوە خەڵک بتۆقین و بترسێن بەڵام لەوانەیە شەپۆلێکی تر هەبێ لە مانجی 8 هیوادارین شەپۆلێکی کەمبی لەوانەیە شەر ڕوونەدا بەڵام لەبەر گۆڕانکاری لە جیناتی ڤایرۆس ڕوودەداوە دەکا ئەو مەترسیە بخەینە بەرچاومان و خۆپاراستن بەردەوام بێ دەشتی بوستانی مامۆستایی پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی هەولێری پزیشکی و هەروەها پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و لە هەمان کاتیشا لە لیژنەی دانوستانەکانی ڤاکسین لەسەر ئاستی عراق و هەرێم زۆر سپاس بۆ زانیاریەکانت خۆشەویستان وەکو ئەوەی کە ئەم شەو باسمان لێوە کرد چ دەربارەی ئەوەی کە ئێمە گرنگە ڤاکسین بەرەو ڕووی بڕۆین چونکەەوە نیشانەکان و هەموو ئەو زانیاریانی ئەو دااتانە دەری خستو ئەو وڵاتانی کە زۆرترین ڕێژەی ڤاکسینەوە گرتووە کەمترین ڕێژەی توشبوون و مردنیان هەیە ئەوە شتێکی زۆر مهمە چونکە ڤاکسین ڕاستە لەوانەیە 100% نەبێتە هۆی ئەوەی کە تۆ بپارێزێ لە توشبوون چونکە ئەمە ڤایرەسە و لەوانەیە لە هەر کاتێکا کە بەرگری لەش بەشەیەکی گشتی بێتە خوارەوە سەر ڕای ڤاکسین توشبی بەڵام بەلایانی کەمەوە ئەبێتە هۆی ئەوەی کە جانت سەلامەت بێ گیان لە دەست نەدێت بەڵام لە هەمان کاتیشە تاوەکو کە ڕێژەی ڤاکسینەکە بە شێوەیەکی وا بەردەستە بێ وەکو کاگیرتۆر ئاماژەی پێکرد بەستنی ماسک دوورکەوتنەوە لە پەرەباڵغی پاراستنی مەودای نێوانمان با کللتوری ئێمە بێت هەموو لایەکتان هەر تەندروست بن خواتان لەگەڵ